هەر مەلایە باسی حیزب و ئەمانەی کرد و بەسەر شان و باڵی خەڵکە و ئەم لاولایە هەڵیدا مەڕۆن بۆ مزگەوتەکەی بڕۆن بۆ مزگەوتی تر مەلایە خواتان پێ بناسێنێ مەلایە باسی ئیسلام و تەوحیدتان بۆ بکە مەلایە باسی ئەخلاق و دابوونەریتی جوابتان بۆ بکە ئیسلامتان پێ بناسێنێ ئەحکامە شەرعیەکانتان پێ بناسێنێ نەک بەسەر ئەم و ئەوە هەڵبات بۆیە هەر ئەو بکەن بە پێوەەر هەر کەسێ بەسەر ئەم و ئەوە هەڵیدا کەواتە پیاوی خوانیە پیاوی خەڵکە ئیش بۆ ئەم لاولا ئەکات بڕۆن لەو مزگەوتانە نوێشکەن کە مامۆساکەی ئەهلی تەخوایە ئەهلی دینە عەقیدەیەکی جوانی هەیە و خەڵکیش بەڕاستی معقولە تۆ وەڵام من تێ ناگەم بەڕاستی خەڵکە لێ سەرم لێ شێواوە باشە تۆ خەڵک ناتوانێت دینارێک غەشت لێ بکات دینارێکت لێ بەرێت ڕەش و سپیە خوێنیتەوە باشە جاری وایە وەڵای من چاوی خەڵکە خوێنمەوە ئەزانم ناوچوانی چینیە نووسراوە ئەی تۆ نازانی مامۆسای باش و مامۆسای خراپ کامەیە ئەبێ بزانن بەڕێزان مامۆسای وا هەیە حەد لە سەرەتاوە ئەڕۆی باسی ئیسلام ناکە حتا 10 دقە بەس بە شانوباڵی خۆیان هەڵەدات بە شانوباڵی ئەو کەسەیە هەڵەدا کە مزگەوتەکەی دروست کردووە بە شانوباڵی حیزبێکە هەڵەدا کەسێکە هەڵەدا دوای ئەوە ئەگەر ئاەتێ باسکە ئەویش بۆ مەرامی خۆی ئێ مامۆسای واشەیە هەر کە بسمیلای کرد بە ناوی خوا دەست پێکا حتا کۆتایی بە ناوی خوا کۆتایی پێهێنێت هەمووی باسی ئەو ئیسلام و جوانەکانی ئیسلامت بووکات باسی ئەحکامە شەرعیەکانت بووکە کەواتە خەڵک نازانم هەموو خەڵکە زانێ باش و خراپ کامەیە مامۆسای باش و خراپشمان هەیە خوا باش بکا بۆ هەموو لایەک